لە هەواڵی دیکەشمان ماوە کە لە کورسات مەگەزینەوە ئەمڕۆ بینەرێ بن. لە ئێستا دووبارە تەوارێکی دیکەی سودێمان هەیە ئەویش سەبارەت بە خاتونێکی گەنجە خاتونێکی گەنجی لێ هاتەوە توانم وا بڵێم چونکە گەنجەکانمان ڕۆژانە ئەیبینین ماشەڵڵا بەهرەی زۆریان هەیە و زۆر لێ هاتوو بەتوانان کە بیرۆکە و کارپێکردنیان بێگومان جیاوازە جا ئەم جاران خانمە هونەرمەندێکی گەنج لە لامانە کە کارێکی جیاوازی هەڵبژاردەوە کە ئەویش هەڵبژاردننی کارێکی هوەریە بەڵام بە چەوری جا کاتێک ئەم کارانەی بڵاو کرایەوە دەنگۆیەکی زۆر هەبوو هەندێک قسە و قسەڵۆک هەبوو لەسەرم کاری ئەم هونەرمەندە جا حەز ئەکەین لە ڕێگەی کورسات مەگەزینەوە بۆ خۆی ڕوونی بکاتەوە کە چۆن ئەم کاری هەڵبژاردووە و ئامانجی چی بۆ لە هەڵبژاردننی چەوری بۆ کارە هونەرەکەی خۆی کە لە هەمان کاتیشا خۆی خوێنکاری کۆلێجی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانە ئەو خاتونە گەنجەش خات و پروشە ئاراسە خات و پروشە بەخێوی بۆ کورسات مەگەزین زۆر سپاس بۆ تۆش. من پروشە ئاراس خوێندکاری کۆلێژی هونەرە جوانەکان قۆناغی چوارەم. یەکەم جار ئەمێ سوپاسیەوە بکەم کە توانیم ئەمڕۆ بێم لێرە زیاتر باسی ئیشەکەم بکەم و ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بم. زۆر سپاس بۆ تۆش. ئەگەر سەرەتا باسی ئیشەکەم بکەم بیرۆکەم ئیشە چی بوو چەوری واتای چییە بۆچی ئەم کارت هەڵبژارد؟ سەرەتا بیرۆکی ئیشەکەم من لە ژیانی خۆمەوە بوو. چەوریم هەڵبژار چونکە ژیانی من لەگەڵ چەوریە چۆن بڵێتر هەموو ژیانم هەر چەوری وە. بیرۆکەکە چەوری جەستەی مرۆڤە چەوری جەستی مرۆڤ نییە چەوری ئاژەڵە بەڵام تۆ وەکو چی بەکارت هێناکەواتە لێرە ئەتەوێت چ مەسجێک بگەێنیت؟ من خۆم لە گەشتی ژیانی خۆما بووە کە چەوریم بەکارێناوە چکە 6 کیلۆم لە کێشم داگرت و لەبەرم هۆکارەش هەوڵم ما ئیشە بکەم کە بتوانم ئەو زەحمەتی و قورسایانی کە پێی تێپەڕێوم دەریخەم. دوای بیرکردنەوە و هێنان و بردننی لەگەڵ مامۆستاکەما و باسکردنی قەرارم ما کە خۆی 6 کیلۆ چەورەکەی کە من دامگرتووە بتوانم بە شێوەیەک بەرجەستەیکەم کە ئەو ئیحساسە و باتەیە کە من ئەوە نەم داگرتووە. پەیامی ئیشەکەم ینی بەس ئەوە نەبوو کەم ئەزمونونەکانی خۆم دەربڕم پامێکی ترم ئەوە بوو کە بمێ ئەو کە لە کۆمەڵگەی ئێمەیە خەڵک چۆن تعامل لەگەڵ خەڵکی قەڵەوە ئەکەن یان چۆن دایمە بە شێوەیەکی جیاواز مامەڵایان لەگەڵا کرێ ویستومە ئەو شتانە پێ بەرجەستەکەم. ویستوتە ئەو مەسچە لەو ڕێگەیەوە بڵێنی سەرەڕای ئەوەی کە پەیامەکەت گەیاندووە بەڵام چەند کەسێک ناڕەزاییان هەیە و ناڕەزاییان دەربڕیوە. ئایا ئەمە تۆی وەستان یاخود بڕیارەتدا کە بەردەوام بیت و شێوازی جوانتر و جیاتر بەکاربێنی بەئەکیدی من ناوەستم لەوەی کە کاری هونەری هاوچەرخ بکەم کە بەم شێوەیە کە بەرجەستەم کردووە ئەمە پێوترە هونەری هاوچەرخ کە لەناو خەڵکی ئێمە ئەم جۆرە کارانە زۆر کەمەوە قوبوڵیش ناکرێ چونکە لێرە کەم کراوە لای ئەمە تەنها هونەر ئەوەیە کە لەوحەیەکی جوان هەبێت یان ڕسمێکی جوان هەبێت و تەنها چێژ بەخشە بە چاو بەڵام کاری هونەری هاوچەرخ بریتە لە بیرۆکە ئایدیا فکرە ئەبێ ئایدی و فکرە و پێبێ بۆ ئەوەی بتوانین کارێکی هاوچەرخ بکەی بەڵام لای ئێمە قوبوڵ ناکرێت لەبەر ئەو شتە. یعنی تۆ پەیامی خۆتت گەیاندووە لە ڕێگەی ئەم کارە هونەریەوە پەیامێکی جوانت گەیاندووە چونکە هەر کارێک خاوەنی پەیامێکی جیاوازە هونەر خۆی پەیامە بە تەواوەتی بۆ تۆش ویستوتە لە ڕێگەی ئەمەوە پەیامی ئەو کەسانە بگەێنیت کە لە نێو کۆمەڵگایە بەداخەوە پێیان ئەوترێت قەڵەو تۆ ویستوتە لە ڕێگەی ئەمە ئەو پەیامە بگەێن ڕاستی کارێکی جوانە بژیت ئەوترە قەڵەو بە شکڵێکی جیاواز دایمە تەعاملیان لەگەڵا ئەکرێ دایمە جیا ئەکرێنەوە لە خەڵکی تر ئەگەر شێوی جسمی لەگەڵ شوێنەکان نەگونجەلا ینی چوزانم ناو ناتۆری جیاوازی لێ بنێن زۆر باشە. شتێکی تریش خاڵێکی تریش لەسەر ئیشەکەم بۆ نمونە ئەگەر کەسێک زۆر قەڵەویش نەبێ با بڵێن ئەسا من کێشێکی زۆرم داگرتووە ئەمە شتێکی ترا بەڵام ئەگەر زۆر قەڵەو نەبێ تەنها چەند کیلۆیەکی کەم لە کێشی زیابە 4-5 کیلۆیەک پەنا ئەباتە بەر هەموو جۆرە حەبوو دەرمان و هەموو شتێک بەس لەبەرەوەی ئەو 4-5 کیلۆیە دابگرێت لە کاتێکا لاچێت هیچ زیانێکی نەبێ بۆ جەستەی بەڵام بە بۆنەی ئەو بیرۆکەی کە لە مێشکی ئێمە چەسپێنراوە کە ئەبێت جسمەکان ستاندارد بن نابێت قەڵەو بوونی هەبێت
یان قەڵەوی کە بوونی هەبوو جوانی نیە ناشرینە وێ پەنابەنە بەر حەبوو دەرمان و زۆر شتی جیاواز بەس لەبەرەوەی جسمێکی جوانیان هەبە. زۆر ڕاستە ینی بۆ نمونەکە یەکێک زعیف بە پێیانەڵێن زۆر زعیفی زۆر یان بەداخەوە کەواڵەوەڵەن زۆر سیسید بە کورتێکی خۆمان وای پێڵەن و ئەگەر قەڵەویش بی دەڵێنەوە چیە زۆر قەڵەوی ینی هەنەجار سەر لێ ئەشێوێنن کە چی بکەیت کەواتە کاردانەوەی مامۆستاکانی تۆ چی بوو سەبارەت بە ئەم کارە هوەریەی تۆ و تا چەند پشگیری تۆ بوون و بەدەنگی تۆ هاتم بۆم کار بەنسبەت ئەوەوە تەنانەت لە کۆلێژی هوەریشە ئەمە نەک لە ناو کۆمەڵگەی خۆمان و لە ناو خەڵکی ئاساییە تەنانەت لە بینی مامۆستاکانیشە هەمویان کۆک نین لەسەر هوەری هاوچەرخ ینی ئەوانەی کە پشگیری تەکەن کەمێکیانن زۆربیان هەر بەلای هوەری کلاسیک و لەو حەو ئەم شتانە ینی هۆکارەکەی ئەوەیە ئەویان پێ پەسەندترە ینی ئەوەندە نەبوون و مامۆستانێک کە هاتن پشگیری پروشەیان کرد. خراپ نەبوو ئەسەونە من مامۆستاکەی خۆم زۆر زۆر لەگەڵ مابوو زۆر پشگیری کردم بەڵام وەکوتر مامۆستاکان نە هەم مامۆستاکان پشگیریت نەبوون بەڵام زۆر باشەکەواتە تۆ چیت هەیە چ پەیامێکت هەیە لە ڕێگەی ئەم چۆریەوە ئەتەوێت بە خەڵکی بگەێنیت پەیامی من ئەوەیە کە هیوادارم ئەو شتە نەمێنە لە ناو کۆمەڵگەیە کە ئەو خەڵکانی کە جسمیان کێشەیەکی هەبێ قەڵ و بن زەعیف بن زیاتر بەلای قەڵەوە بەپی ئەوە قەراریان لەسەر بیرە و پەیامم ئەوەیە بێژگە لەمەش ئەم ئیشەی من ئەوە هیچ باسی کۆمەڵگاکە بەڵام سە بۆ نمونە من ئەم شتم داناوە کۆمنتەکان هەمووی خراپن هەمووی ببێ ئەوەی تێبگەن شتی ناخۆشەڵەن هەرچەنە من هوەر کە ئیکەم بۆ خۆمێکم بۆ خەڵک نایکەم وی بزانم ڕێی ئەوان چۆنە نەک بڵم ڕێی ئەوان چۆنە بۆی پێم ناخۆش بێ کۆمنتێکی ئەوان هیچ پێم ناخۆش نیە چکە من دڵەوە ئەم ئیشەم کردووە بەڵام پێش ئەوەی تێبگەن لی قەراری لەسەر نێن ینی کوردێکی خۆمان ئەڵێن حکم بەسەر کتێبێکە مەیە بە دەرەوەی کتێبەکە زۆر باشە هەندێک وێنەی دیکەشمان هەیە خاتو فروشە کە ئەوانش بە شێوازی جیاواز کارەتیا کردن ئەوانە باسی چیەکەن ینی ئەمانش پێکمان وەکووتمان هوەر بۆ خۆی پەیامانی ئەتەوێت لە ڕێگەی هوەرەکە تۆ پەیامی بگەینی پەیامی ئەم وێنانەی تۆ چییە؟ ئەم وێنەیان ئەم وێنەشینیان ئەوان هەر لەسەر بابەتی قەڵەوی کردومە کە ئەو کچێکی قەڵەوە لەولاوە دەرەکەوێ ئەمانش کۆمەڵی فیگەرن کە خۆیان چەند کێشە لە جسمیانە هەیە ینی ناڕێکێک لە جسمیانە هەیە بەڵام هەمویان لە کۆتاییە سەری فیگەرە قەڵەوەکە ئاکەن پەنجە بۆ ئەو ڕاکێشەبێت پەیامی من هەر ئەوە بوو لەوەیە ئەوەی کە لە چەورێکە هەم بوو و ئەمەش دوو ڕسمە لەگەڵ ئەوەی ترا باسی ئافرەتی کوردەکەی کە یان ناتوانن قسەکەن یان چاویان بەسراوە پەیامەکەی ئەوەیە زۆر باشە و وێنەیەکی دیکەشمان هەیە ئەوی دیکەیان کە چاوی بەستراوە بابچینە لای وێنەکەی دیکەیان ئەمە وێنەی چاوریەکەیە ئەم وێنەیە بۆی ئەوە نەپشانێنەوە چونکە قسە قسەڵکی زۆری لەسەر بوو و تازەترین پرۆژەی تۆش بوو هەر لە بەرەوەشە زۆر نیشانە درێتەوە ئێمەش وەکو دەستگای میدیای کورسات لە پەیجەکە خۆمانە بڵاومان کردەوە ئاماژەشمان پێکرد بێگومان و ئەم وێنەیەشمان هەیە ئەو وێنەیەش هەر وەکو باسم کرد لەگەڵەوەی ترا ئەوی تر دەمی بەسراوە بەڵام ئەم چاوی بەسراوە باسی ئەوەمە کردکەتیا ئافرەتی کورد دایمایان ئەبێت قسە نەکایان چاوی بەسرێت بەمانای ئەوەی کە ناتوانن بیرروڕاکانی خۆیان بڵێن یان ئەگەر شتێکیش ببینن ئەبێت چاویان بپۆشن لە ئاس شتەکانە کەواتە ئەتوانین بڵین تۆ زیاتر کار لەسەر مەعاناتەکانی ئافرەت ئەەکەیت یاخود هەر بە بابلین کۆمەلگا بە گشتی چونکە قەڵەوی شەرنیە هەر لە ئافرەتانە بێت بەڵام ئەم چاو بەست و دەمبەستنەکە زیاتر بۆ ئافرەتانە بۆ بواری ئافرەتانە بابەتی ئافرەتانە با بڵین زیاتر دایما حەزەکەم من کە هوەرەکەم لە خۆمەوە بێت ینی لە ناخی دڵی خۆتەوە بێت لە خۆمەوە دەست پێ بکات بتوانم بیکەم بە هوەرێک توانم دەری خەم پیشانی خەڵکی بم بۆی تێبگەن بۆی هەنێک شت هەیە بتوانین بیگۆڕین لە خۆمانە زۆر باشە پرۆشە بینیم لە وێنەکانە ئەم هێمایانە و بەکارهێنەوەیەکێکیان ئەم هێمایی لای چەناگەیە کە ئەمە تایبەتە بە خوشکانمان لە ڕۆژ ئاوای کوردستان و لەوەی دیکەشیان لە وێنەکەی تریانە هێمایەکی دیکرد لە ئێرە بەکارێنە بکە هەرێکیان واتایەکی جیاوازیان هەیە ئەگەر بە دوایانە بگەڕی هەرەکەیان واتایەکی جیاوازیان هەیە چۆن بۆ بڕیارەدا کە ئەم هێمایانە لە وێنەکان تا بەکاربێنیت ئەم هێمانە بوو ئەوەی مۆرکی زیاتر
کوردایەتی بە وێنەکانەوە دیار بێ بۆیە بڕیارمە ئەو هێمایانە بەکاربێنم و ئەوەی ڕاستیش بێ ئەمە یەکەم ئیشی من بوو کە مەرحەلە دوو کردم یعنی کۆنا ئێستا مەرحەلە چواری بالضبط لاوە کێشەی تیابیان خەلەلی تیابیان هەندێک شتم تیا کردبێ بەڵام یەکەم کاری منە و زۆر شانازیشی پێوە ئەەکەم چکە یەکەم ئیش بوو بیرۆکی خۆم بێت و بتوانم تەنانەت مۆدلەکەشی ڕافیقێکی خۆمە کردومە و هێماکانیشم هەر بۆ دانا کە زیاتر مۆرکێکی کوردەوەریانی پێوە دیار بە هەر بژی تورجێکی شانازیت پێگومان زۆر سپاس فروشە گیان پێم بڵێ بریارە لە کارە پرۆژەکانی داهاتووی خۆتە هەر بە شێوازی مۆدرنی با بڵین بە هاوچەرخ مۆدرنی هاوچەرخ کار بکەیت یاخود ئەوە تا شێوازەکەی خۆت ئەگۆڕیت و حەز بە شێوازی کلاسیک نییە کاری تیا بکەیت یاخود هە لەسەر ئەم شێوازی خۆت بەردەوامە بی ئەگەر باسی شێواز بکەین من هیچ دژ بە کلاسیک نیم و پێشم ناخۆشە کە خەڵک دژن بە هاوچەرخ چکە نابێ ئەو دژایەتی هەبێ ئەمانە هەمووی هوەرن وە لە خزمەتی هوەران تاوان ئەو بە جوانی پێشکەشەکە چێژ بە چاوە بەخشێ بەڵام هوەری هاوچەرخ ئایدی لە پشتەوەی فکری لە پشتەوەیە وەکو خۆم بێگومان بەردەوامە بم لەسەر کاری هاوچەرخ و کاری زیاتری شەکەم چکە پێم وایە ئەو شتانی کە ئەمەوێت ئەتوانم لە ڕێی هوەری هاوچەر خۆ زۆر جوانتر بیگەێنم بۆیە بە تەکیت بەردەوامە بم لەسەری هیچ کارێکی تر ئامادە ئیشەڵڵا سمستەری دوم بانماوە ئەوەشیان بە هەمان شێو ئاوا دەنگدانەوەیکی زۆرە بێت ئەەکەیت هەستەکەم زۆر باشە پرۆشە گیان زۆر دڵخۆش بین کامڕۆ لەگەڵمان نابوویت هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازم و هیوادارم دووبارە لە ئێرەیە بوو بینمەوە و هەمیشە بە سەرکەوتوی ببین زۆر سپاس بۆ ئێوە بۆ مامۆستای خۆشەویستم هاوڕێم مامۆستا ڕەنج حکمەت کە زۆر یارمەتیاوم لەوەی کە لە هوەری هاوچەرخ تێبگەم و بتوانم ئیشی پێ بکەم بە سپاسی دایک و باوکم و هەموو هاوڕەکان وەکەم کە دایمە بقاو پشتم بوون زۆر سپاس بۆ ئێوەش کە توانیم بەم لێرە ڕوونکردنەوە لەسەر ئیشەکەم بم زۆر سپاس بۆ تۆش فروشە گیان زۆر سپاس لە ئێرەیە بمێنەرەوە ئەچمە لای هەواڵێکم